ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە داواکاریمان پێشکەشی قایمقامەتی سلێمانی بوو کرد بەڵێنی چارەسەریان پێیان ئەوە بوو دوێنێکە پێرێکە کۆبوونەوەی سازکرا لە پارێزگای سلێمانی ئیداری سلێمانی بەسەر پەرشتی ئیداری سلێمانی قەرارەکان ئەوەیە بووە کە دوو بەنزیخانەمان بۆ بکەنەوە لە دەرەوەی شار لەو سێترەکەی تاسوجا ئەوە بۆ ئێمە واتای شارێکی ترە واتای شار بەدەرکردنمانە لە ناو شارە جال لەبەر ئەوە ئێمە بڕیاری گربوونەوەماندا لە ئێستا داواکاریەکەمان ئەوەیە هاوشێوەی هەولێر کە چۆن هەولێر ئیدارەی هەولێر شعوری کردوێ لە داواکارەکانی ئێمە بوو لەوێ بەبێ هیچ خۆپشاندانێک داواکاریەکەی ئێمە جێبەجێ لە هەولێر شش بەنزیخانە تەرخان کراوە بەست بۆ تەکسی بۆچی لە ئیداری سلێمانی ڕێک پێچەوانی خواستی ئێمەیان کرد لەبەرچی هۆکارەکەی ئەوەی ئیداری سلێمانی ئیدارێکی فاشلە لەگەڵ خەڵکەکەیان نییە بە هیچ شێوەیەک یعنی بە درێژایی مێژوو لە پێش حکومەتی باسیشەوە ئیدارێک و ئێستا فاشلم نەبینەوە لە پارێزگای سلێمانیە تەمەنم 32 ساڵە هەفتەیە سلێمانیم جێ نەهێشتووە بە ژیانی سلێمانی ئاوا لە ڕووی ئابووری و لە ڕووی هەموو شتێکەوە نەخنکاوە بەداخەوە ئێمە لە گربوونەوە خۆپشاندان بەردەوامە بین حتاکو داواکاریەکانمان جێبەجێگرێت داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە بۆ تەکسیەکان بنزین بکرێتەوە بە 500 دینار لەبەرەوەی هیچ دەری نایەنێ 600 دینار و 700 دینار کەم نییە بۆ تەکسی کەسابەتی لەسەر ئەوە بێ اینجا بنزینخانە ئەوەندە دابین بکرێت بۆ تەکسی کە سەرە نەگیرێت چکە ئێمە لە 190مان نەفری تەلەبەمان هەیە نەفری تایبەتمان هەیە داوامیان هەیە ناکرێ ئێمە بچین ڕۆژانە 3 ساعت 4 ساعت سەرە بگرین بۆ بنزین دەگەی ئەمە وەڵامدانەوەی داواکاری نەبوو کە کە وەڵامی ئێمەیان نایەوە بەڵکو شار بەدەرکردنمان بوو بەڵکو ئیهمالکردنمان بوو بەڵکو ئەم قەرارە لە کەسانی زۆر نەزانیاویانە کەسانێک کە ئەگەر لەو پێست و پێگەیشانە بن قەراری وا فاشلانە نایەن بەداخ ئێمە بەردەوامە بین داواکاریانە زیاد لە 1 هەفتەیە بە شێوازی مەدەنی بە شێوازی گربوونەوە بە هەموو شێوازێک بە تەلەفۆنی شەخسی هەمویان پێوتراوە هەر ئەڵێ بەسەر چاو بەڵامیشەکەیان خراپتر کرد